ئاسانکاری زۆر کراوە بۆ کەسانی کە دەیانەوێ عەمرە بکەن هەم لە نرخ هەم لە چوون و هاتن بەگشتی ئاسانکاری زۆر کراوە. باس لە پشکی حاجیان بۆ عێراق وەرەمی کوردستان نەکەین بابزانین پشکەکە چەندە باشە گونجاوە بە پێی خواستی وڵاتیانە. ئەم بابەتە گفتگۆکەین لەگەڵ زۆر بەڕێز مامۆستا شێخ نیاز نەقشبەندی بەڕێوەبەری گشتی حەج و عەمرە لە هەرێمی کوردستان کە بەڕێزیان لە هەولێرەوە لەگەڵمانن. جەنابی مامۆستا سپاس بۆ ئامادەبوونت، سپاس کە دەرفەتت پێداین. ئەگەر پێمان بڵێ پشکی حاجیانی هەرێمی کوردستان بە پێی خواستی هاوڵاتیانە؟ بەناوی خوای گەورەی میهرەبان، درود و سڵاو بۆ ژیانی پێغەمبەر صلی الله تعالی علیه وسلم، سڵاو لە ئێوەش و سڵاو لە بینەرانی ئازیز. سپاس لە بۆ خوای گەورە کە جارێکی تر پرسی چوونی حاجیان بۆ حەجی ماڵی خوای گەورە دوای نەخۆشی کۆڕۆنایان، دوای وەبای کۆڕۆنا، جارێکی تر ژمارەی حاجیان لە سەرانسەری دنیا بەرز دەبیتەوە لەو ساڵێک کە ئێستا ئێمە تێیداین بۆ وەرزی حەجی ئەم ساڵ. بەهۆی ڕێگریەکان و یان ڕێکارەکانی خۆپارێزی لە کۆڕۆنا چەند ساڵێک بوو پرۆسەی حەج و عومرە کەموکڕی یان خەلەلی تێکەوتە بوو لە ڕووی ژمارەوە. ساڵی ڕابردوو خۆشبەختانە وڵاتی عەرەبستانی سعودیە لەگەڵ هەندێک ڕێکاری تەندروستی ژمارەیەکی بەرچاو لە حاجیانی دنیا وەریگرت، پێشوازی کرد بۆ وەرزی حەجی ساڵی 2022. بۆ ئەم ساڵیش خۆشبەختانە وەزارەتی حەجی وڵاتی عەرەبستانی سعودیە بڕیاریدا کە ژمارەی حاجیان لە بۆ سەرانسەری دنیا بگەڕێتەوە ئەو ژمارەیە کە پێش سەد هەڵدانی کۆڕۆنایە. بۆیە بەو پێیە بێت ئێمە لە هەرێمی کوردستان ژمارەی حاجیانمان دەگەڕێتەوە بەر لە سەرهەڵدانی نەخۆشی کۆڕۆنا یان وەبای کۆڕۆنا. اینجا ئەو ژمارەیە بەڕاستی لە نزیکەی 4500 بۆ 5000 کەس دەبێت، وەکو پشتی هەرێمی کوردستان لە میانەی پشتی حاجیانی سەرانسەری عێراق. لە ڕاستیدا ئەو ژمارەیە لە ئاست خواست و داواکاری هاوڵاتیانی هەرێمی کوردستان دانیە، چونکە ژمارەیەکی زۆر لە هاوڵاتیانی هەرێمی کوردستان لە دنیاش بەڕاستی تەڵەب و داخوازێکی زۆر هەیە لەسەر ئەنجامدانی پرۆسەی حەج بە حوکمی ئەوەی کە یەکێکە لە بنەماکانی ئاینی پیرۆزی ئیسلام و ڕوکنێکە لە ڕوکنەکانی ئیسلام. بەڵام لەبەر ئەوەی وڵاتی عەرەبستانی سعودیە لە بەرامبەر ڕێژەی دانیشتوانی هەر وڵاتێک نسبەیەک یان ڕێژەیەک دیار دەکات بۆ هەر وڵاتێک. ئێمە شەکۆ هەرێمی کوردستان بە گوێرەی ئەو ئامارانەی کە حکوومەتی عێراقی پشتی پێدەبەستیت یان بڕوای پێێتی لە ڕوانگەیەوە ئەوانیش ڕێژەی حاجیانی هەرێمی کوردستان دەستنیشان دەکەن یان دەستنیشان دەکرێت. بەڵام بە دڵنیایی وەکو پێشتر ئاماژەم پێیدا لە ئاستی داخوازەکانی هاوڵاتیانی هەرێمی کوردستان دانێت، چونکە بۆ ساڵانی پێشتر کە کاتێک ناونووسین کرایە بۆ پرۆسەی حەج زیاتر لە 100,000 کەس داخوازی پێشکەش کردیە لە میانەی 80,000 فۆرم کە حاجی بەتەنیا ناوی خۆی نووسیە یان حاجی کەسێک خۆی خێزانی یان کەسێک خۆی خێزانی و خوشتی ینی سێ کەسی لە فۆرمی خۆیان نووسێ یان دوو کەسی خۆیان لە فۆرمێک نووسیان تا کەسی بۆیە وتم 100,000 کەس داخوازی کردیان و بەردەوام و هەمیشەش ئێستا خەڵک لەسەر هێڵە بۆ ئەوەی بزانکەی ناونووسین دەست پێ دەکات یان ئەم ساڵ ناونووسین دەبێت یان دەرفەت دەبی تەڵەب تەقدیم بکەن. بۆیە داخوازێکی بەردەوام هەمیشەی هەیە لەسەر پرۆسەی حەج. بۆیە دەڵێن لە ئاستی داخوازی خەڵک نییە، نەک لە هەرێمی کوردستان و عێراق، لە هەموو دنیاە خەڵکێکی زۆر تەڵەبی هەیە لەسەر حەج. بۆیە ئەو نسبەیەکە دیاری دەکرێتە تیر و پشک یان مەکانیزمی لە بۆدانرێت، دەکرێتە ڕیزبەندی یان بە دانانی نۆبە بە نۆبە. باشە مامۆستا ئەم ساڵ ناو دەنووسن یان ئەمە پێڕە دەکرێت؟ ئەم ساڵ ناو دەنووسن کەی ناو دەنووسن ئەگەر هاوڵاتیەک بێوێ ئەکرێ ئەم ساڵ ناوی خۆی تۆمار بکە بۆی بچێتە ناوی بچێتە تیر و پشکەوە؟ ئەوەی کە تا ئێستا
ئێمە لە دراستەدا لەگەڵ جەنابی وەزیری ئەوقاف کاروباری ئاینی لە حکوومەتی هەرێمی کوردستان و لە بەڕێوەبەرایەتی گشتی حەج و عومرەی هەرێمی کوردستان ئەوە لە دراستەدا لەبەر ئەوەی بەحکمی ئێمە لە ساڵی ڕابردوو ڕێژەکەمان 2120 کەس بوو. ساڵی پێش کۆڕۆنا ساڵ 2020 ئەو حاجیانێک کە ناویان دەرچوو بوو لە پشکێشی دادپەروەرانە بۆی سەفەری حەزی ماڵخوای گەورە بکەن 4359 کەس بوو. اینجا ساڵی ڕابردوو لەبەر ئەوە ڕێژەکەمان ڕێژەیەکی کەم بوو، ینی نیوەی کەمتر بوو لە ئەو ڕێژەی کە هەمان بوو کە ناویان دەرچوو بوو، نەمانتوانی ئەوانە هەمیان بین لە بۆ حەج 2120 کەسمان برد. اینجا ئەو 2120 کەسەی کە بردمان هەندێکیان لەبەر ئەوەی ئەوانە بردوانەوەی گەنج بوون، بە تەمەنەکانمان نەبرد کە سعودیا ساڵی ڕابردوو ئینسانی بە تەمەنی 65 ساڵ و بەسەرەوە وەرنەدەگرت، مەرزی تەمەنی دانابوو. بۆیە ئەوانەی کە لە ساڵی ڕابردوو لە سەرمان ماونەتەوە کە بە تیرۆپشکێشی دادپەروەران ناویان دەرچووە نزیکەی 2400 کەسمان لەسەر ماوەتەوە و هەروەها لە پاڵ ئەوانش 2100 نەفرێک یەدەگمان هەیە، یعنی ئەوانەی ئەوانش بە تیرۆپشک دەرچوونە. بەڵام تا ئێستا بەڕاستی لە دراستەکردن داینە لەبەر ئەوەی تا ئێستا ژمارەی دیاریکراوی حەقیقی بۆ ئێمە هەرێمی کوردستان دیاری نەکرای بڵێن بە تەحدید و بە دیاریکراوی مەسەڵەن 5000 یان 4000 ئەوەندە هەیە. ئەوان بە ئێمە یاوتیە دەگەڕێتەوە پێش دۆخی کۆڕۆنا. پێش دۆخی کۆڕۆنا لە 1500 بۆ 4800 کەس مەسەن بەر هەرێمی کوردستان کەوتێ یان 5000 بەر هەرێمی کوردستان کەوتێ. ئەوجا هەتا ڕێژەکەمان بە تەحدیدیە بە دیاریکراوی لە بۆ دیار نەکرد بەرچاومان ڕوو نابێت. ئەو وەختە دەزانین چۆن هەنگاو دەنین و دەزانین چ ڕێگایەک دەگرینە بەر ئایا پێویستمان بە ناونووسین دەبێت ئەگەر ڕێژەکە گەلە زۆر بلۆی کە ئێمە لە قوڕعکان نایان دەرچووە یان پێویستمان پێ نابێت هەتا ئەو وەختە ئێمە مەحکومین بە دەستنیشانکردن ڕێژەکە لە میانەی حاجیانی عێراق کە لە بەمان دەستنیشان دەکرێت. باشە مامۆسا ئەی لە بواری با بڵین بۆ گەشتی عەمرە چی کراوە؟ جاسانکاریە کراوە بۆ هاوڵاتیان بۆ موسڵمانانەوانی کە بیانوێ گەشتی عەمرە ئەنجام بن؟ لەزانە گەشتی عەمرە و گەشتی حەجیش ینی بەڕاستی بەنسبەت ئێمە هەرێمی کوردستان سێ لایەنەیە. لایەنێک کە لەی بەرپرسیارە ئێمە وەکو حکوومەتی هەرێمی کوردستان و بەڕێوەبەرایەتی گشتی حەج و عومرەی هەرێم لە وەزارەتی ئەوقاف کاروباری ئاینی بەشێک بەرپرسیارەتی سەرشانی ئێمەیە و لایەنی دووەم دەستەی باڵای حەج و عومرەی عێراقیە بەشێک لە بەرپرسیارەتی سەرشانی ئەوانە. لایەنی سێیەم وەزارەتی حەجی سعودیە یان عەربستانی سعودیە لێی بەرپرسیارە لە بەشێکی تر. ئەوەی لەسەر ئێمە وەکو بەڕێوەبەرایەتی گشتی حەج و عومرەی هەرێمی کوردستان هەموو ئاسانکاریەکمان کردیەوە باشترین ڕێگامان هەڵبژاردێ بۆ ئەوەی دەرگاواڵا بکەین یان فرە ڕێگایی دروست بکەین لە بۆ کارکردن لە پرۆسەی عومرە بۆ هاوڵاتیان هەرێمی کوردستان بۆ ئەو کەسانێک کە ئارەزومەندن لەو بارەدا کار بکەن دەیان یان دەتوان برێم زیاتر لە دەیان کۆمپانیا بۆ ئەو مەبەستە لە نوێوە دامەزراون خەڵک دەگوازنەوە بۆ خزمەتگوزاریان پێشکەش دەکەن. ئێمە لە بەڕێوەبەرایەتی گشتی حەج و عومرەی کوردستان ئاسانکاریمان کرێ بۆ ئەوەی زۆرترین خەڵک بتوانین لەو بارە بە خۆیان کار بکاتەوە هەلی کار بەردەست بکەین. سەدان کۆمپانیا دامەزرای لە میانەی ئەو کاتی ئەو ساڵێکە ڕابردووە. لە ڕووی ئەوەی ئێمە عەقدمان لەگەڵ کۆمپانیاکان کردی ئەو عەقدانەی ئێمە لە بەغدا مساعدەقە دەکرێتەوە لە ڕێگەی ئەو عەقدانەی ئێمە ئەوان دەتوان لەگەڵ عەربستانی سعودیە و لەگەڵ کۆمپانیاکانی سعودیە هەماهەنگی بکەن و گرێبەست بکەن بۆ پێشکەشکردنی خزمەتگوزاریەکان و بۆ نیشتەجێبوون ینی بۆ هوتێل و فنداق و بۆ خواردن و خواردەمەنی و لە بۆ گواستنەوەیان لە بین شارەکان لە عەربستانی سعودیە و هەروەها بۆ دابینکردنی هێڵ گواستنەوەکانیان وەکوتن فڕۆکەخانەکان تەعاملیان لەگەڵەکەن لە ژێر ڕۆشنایی ئەو نووسراوانەیە کە ئێمە دەدەینە فڕۆکەخانەکان و لە ڕێگای ئەو نووسراوانەیە کە ئێمە دەینە دەستەی باڵای حەج و عومرەی عێراقی و لە ڕێگای ئەو پەسەندکردنەی کە دەستەی باڵای حەج و عومرەی عێراقی دەیداتە وڵاتی عەربستانی سعودیە. ئێمە لە هەرێمی کوردستان ئەو ڕێڕەوەمان پەیڕەو کردیە
پێشبڕچێشی شەریفانەمان دروست کردی لە نێوان کۆمپانیاکان بۆ ئەوەی پێشبڕچێ بکەن لە ڕووی پێشکەشکردنی خزمەتگوزاری بە عمرەکاران و لە کواڵیتی خزمەتگوزاریەکانیان لە نشوێن نیشتەجێبوون لە گواستنەوە لە خواردن لە هێلی فڕۆکەوانی ئەوە وای کردی لە بازاردا سعرەکانیان نرخەکانی تۆچووی عمرە جۆرا و جۆر بیت بۆ قازانج و بۆ کەڵکی هاوڵاتیان بۆ ئەوەی هاوڵاتی سودمەند بێ لەو بوارەدا بەڵێ. زۆر بەڕێز مامۆستا شێخ نیاز نەخشبەندی بەڕێوەبەری گشتی حەج و عمرە لە هەرێمی کوردستان سپاس بۆ زانیارەکانە سپاس کە لەگەڵمان بووی سپاس بۆ ئەو دەرفەتە سپاس بۆ ڕوونکردنەوەکانیشت.